ئەم بۆم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز زیرەک کەمال نووسەر و شرۆفەکاری سیاسی لە ئەولێرۆ لەگەڵمدا. بەڕێز زیرەک کەمال سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بە بۆچوونیەوە دەبێت چی بکرێت لە عێراقدا کە کێشەکان ساڵانە دووبارە نەبنەوە؟ ینی شێوازی گفتوگۆکان بگۆڕین یان شێوازی مامەڵە بگۆڕین، چی بکەین؟ زۆر سپاس بۆ جەنابیشتان بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. دیارە ئێمە کە باز لە عێراق دەکەین، باز لە عێراقی دوای 2023 دەکەین کە لە 2023 دەوڵەتی عێراق ڕووخا، هەر حکوومەت نەڕووخا، دەوڵەتێکی نوێ دروست بوو، دوجار دەستورێکی کاتیەوە، دوجار دوای ئەوەدا دەستورێکی هەمیشەیی نووسراوە. هەڵبەت ئەگەر عێراقیەکان قسەی ئێمە لەسەر خوشکوبرانی عەرەبە بە هەردوو فۆرمەکەی بە شیعە و سوننەشەوە لە 2023ەوە تاکو بە ئێستا دەگە ئەگەرچی ئێمە دەستورێکمان هەبووە، ئەو دەستورە کە دەبووە بنەمای بەڕێوەبردن و ئیدارەدانی سیستەمی حکومڕانی بە لە عێراق، بەڵام کار بەو دەستورە نەکرا. زۆر بڕگە و مادەکە تایبەت بوون بە قوڵکردنەوەی گیانی تەبایی و بەیەکەوە ژیان و پرەنسیپە دیموکراسیەکان. عێراقیەکان ناڵێم هەمویان، بەڵام بەشی زۆریان خۆیان لادەدا لەو پرەنسیپە دەستوریانە تاکو بە ئێستاش دەگا. بۆ یەکێک لە فاکتەرە هەرە گرنگ و گەورە و کاریگەرەکانی یەکێک لە فاکتەرە هەرە قوڵ و مەترسیدارەکان کە لە 2023 تا ئێستا عێراق بەپێی پێوی سەرپێ نەکەوتووە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئیداریان نەبووە بۆ عێراق نوێی کا ڕنگدانەوەی هەبێ لە دەستوریان، دەستور ڕنگدانەوەی هەبێ لە عێراقی نوێدا. ئەوە بۆ خۆلادانی بەشێک بووە لە نوخبەی سیاسی عێراقی بە شیعە و سوننەوە لە جێبەجێکردنی دەستور. بۆ ئێستاش ئەگەر ئێمە و پرسیاری جەنابتان کە ئاماژەی پێ دەکەن چ بکرێ بۆ ئەوەی لە عێراقدا حکومدارێکی باش بکرێ، من پێم وایە دەبێ بگەڕێنەوە بۆ دەستور، لەسەر بنەمای دەستور دەبێت لەو حەقەتە تێبگەن عێراقی عروبە و عێراقی تاک حیزب و عێراقی تاک سەرکردە و عێراقی تاک فۆرمی سیاسی تاکایی سیاسی کۆتایی پێهاتوە. هەر کەسێکی بەو خەونەوە، بەو ئامانجەوە، بەو ئایدۆلۆژیا بیر بکاتەوە بەر لەوەی دژی مافی پێکاتەکانی عێراق بێ بە تایبەتی گەلی کوردستان، دژی عێراقی نوێیە، دژی دیموکراتیەتە، دژی دەستورە. بۆیە پێم ئەگە عێراقیەکان بیانە عێراق سەر پێ بخەن و فۆرمێکی نوێ بە تایبەتی قسەی ئێمە لە خولی نوێی هەڵبژاردنە کە ئێستا حکومت لە بەردەم پێکاتندا خولێکی نوێی حکومت و کابینێکی نوێی حکومت دەبێت عێراقیەکان پابند بن بە دەستور، لەسەر بنەمای دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و واقعی نوێ و عێراقی نوێ. بەڕێز زیرەک کەمال، مەگەرم دەستورە کە نووسرایەوە ئامادە کراودەنگی لەسەردرا هەموو لەسەری ڕازی نەبوون، ینی ئێستا لە چ شتێکی دەستورەکە ناڕازین؟ گرفتیان چییە لەسەری؟ کێشیان چییە لەسەری؟ دیارە عێراقیەکان لە دوای دەستور، من زۆر زاریش لەو کەناڵە بەڕێزی ئێوە ئەوەم گوتووە، عێراقیەکان لە دوای دەستوری هەمیشەی لە 2005 بەسەرەوە کە گەلانی عێراق بە گەلی کوردستانی شۆ سەروی سەتا هەفتای کۆمەڵانی خەڵکی عێراق و گەلانی عێراق دەنجان بۆ دەستورەدا بەهێزە سیاسیەکانیشەوە. بەڵام دوجار ئێمە نایشارینەوە، جەنابیشتان بۆ خۆتان کەناڵێکی ئەعلامی، جەنابیش هەرخۆشت وەکو پێشکەشکارێک و ڕۆژنامەنووسێکی دیار شارزای لەوەی هەیە عێراقیەکان لە دەستور پەشیمان بوونەوە. لە 2005 بەسەرەوە دوای دەستوری هەمیشەیی عێراقیەکان لە دەستور پەشیمان بوون و ئەوەشیان نەشاردەوە. چەندین سەرکردە و ڕەمزی سیاسی شیعە و سوننا لە برا عەرەبەکانمان بە ئاشکرا ڕاهەنگەیاند و ئێستاش قسەی لەسەر دەکەن بە شیعەوە بە سوننەوە لەو دەستورە ڕازینینە، بە تایبەتی لە فۆرمە دیموکراسیەکەی کە دەڵێ نابێ دەبێت عێراق دەبێت دەستورێکی دیموکراسی بێ، نابێ بنەماکانی دەستور یەکتری بڕ بن یان یەکتری دژ بن یان دژ بێ بە پرەنسیپەکانی دیموکراسیەت. یان کە لە دەستوردا هەرێمی کوردستان وەکو ئەمری واقع و وەکو واقعێک دانی پیادیاندراوە هەرێمی کوردستان کە هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا و عێراقی کرانەوە عێراقی دیموکراتیات، عێراقیەکان بە شێشی زۆریان پەشیمان بوونەتەوە بە تایبەتی لەو دوو خاڵی لە دیموکراسیەت کە دەڵێ نابێت دەستوری عێراق یەکتی بڕ بێ، یەکتی دژ بێ لەگە دیموکراسیەت، دووەم لە هەرێمی کوردستان و ئەویان نەشاردوێتەوە کە ئیشیش لەسەرەوەی دەکەن ئەگەر بە دەردی
خۆشناوەتی خۆمان گوتنی ئاویان لە دووبێرێ بێت ئەگەر بێت و سەرکەوتوو بن و بۆیان بچیتە سەری دەستکاری ئەو دەستورە دەکەن عراق لە عراقێکی فیدرالی دەکەن بە عراقێکی ناوەندی بە عراقێکی ئەوەی بە عەرەبی پێگوترا العراق المەرکەزیە ئێستا شەر بە فعلی نیان کردووە مامەڵەش لەگەر هیچ پێکاتێک نەکەن لەسەر زمینی واقعدا کردویانە بەڵام قسەی ئێمە لە ئەوەیە لە دەستوریشدا ئەوە دەکەن ئەگەر بێت و سەرکەوتوو بن لە دەستوریشدا دەستکاری عراق بکەن و عراقی دیموکراسی نێرن و عراقی فیدرالی نێرن و عراقێک کە هەرێمی کوردستان لە چوارچێوەیدا ئەوە نێڵن و هەموو ئەو مادە و بڕگە و کای یاسانە کە لە دەستوردا هەیە کە ڕنگدانەوەی عراقی نوێیە ئەو دەستورێک کە گەلانی عراق بەگەلی کوردستانیشەوە بە نخبەی سیاسی کوردستانیشەوە کە دەنگمان بۆ دەستورەدا لەسەر ئەو بنەمانە بوو ئەوان ئەو بنەمانە ئەگە دەسەڵاتیان هەبێ هەڵدەوەشێنن کە لە ڕووی دەستوری هەڵیان وشانجا ئەو کاتی بەهێزی پەلامارمان دەدەن وەکو کردوشیانە لە ڕابردوو چەندین جار بەهێزی سەربازی پەلاماری هەرێمی کوردستانیان داوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی دانپیاندراوی دەستوری لە چوارچەوەی عراقیشدا بۆیە ئەگەر بێت و لە ڕووی دەستوری سەرکەوتوو نەو کاتی بەهێزی ڕەوە دەسەپێنن بەڵام ئێستا بەهێز جورئەت ناکەن ناتوانن ئەو ئیرادێ بدەنە بەرخوان لەبەرەوە ڕێگایان پێ نادێت کە دەستور هەیە و کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر بنەمای ئەم دەستوری نوێ مامەڵە لەگەر عراقی نوێ دەکرێت و ئێمەش کە بعد لە عراقی نوێ دەکەین عراقی دوای 2003 دەکەین مەسەلە ناسنامەکەی دەستورەکەیە خۆش ناسنامەکەی نەعروبەیە و نەشیعەیە و نەسونەیە و نەمەرکەزیەتە و نە دکتاتۆریتە بەڵکو ئەو دەستورەیە وەگەلی کوردستانیش لە 2003 بەسەرەوە کە چۆ چوارچێوەی دەوڵەتی عراق و ڕەمزە سیاسەکانی ئێمە سەرکردە سیاسەکانی ئێمە کە چوونەوە بەغدا بەو هیوا ئومێدە چوونە بەغدا کە عراقی عروبە و عراقی دکتاتۆریەت کۆتایی پێ ببێ بە عراقی دیموکراتی عراقی فدرالی بۆ هەموو لایەک بەڵێ کەوا بێت یانێتوان بڵین ئەگەر بیانەوە دەستکاری ئەم دەستورە بکەن و گۆڕانکاری تێدا بکەن عراق و عراقە نامێنێت کە وڵاتان لەسەر بنەمایم دەستورە مامەڵیان لەگەڵ کردەوە بەو شوێ مامەڵەشی لەگەڵ ناکەن تر ئەمانە نەشاردۆتەوە بە تایبەتی دوو مانگ بەر لە ئێستا وەزیری ببوورە وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمەی نەشاردەوە کە گوتی ئێمە مامەڵای ئێمە لەگەڵ عراق لەسەر بنەمای مامەڵەکردنی عراقە لەگەر هەرێمی کوردستان یان بە زۆرێک لە زۆرەکاندا ڕاشکان ئەوەی گوت ئەگەرتی دواتە زۆر شتی بە دووادانە هات گوتی مامەڵەکردنی ئێمە لەگەر عراق لەسەرەوە ساسێکا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکا کە هەرێمی کوردستان هەرێمێکی لە چوارچێوەی عراقی فیدرالیدایە ئێمە لەسەر ئەو بنەما مامەڵیان لەگەڵ دەکەین لێ پرسراوان و بەرپرسانی فەڕەنسان ئەوان ئەو فەڕەنساش ئەوان نەشاردۆتەوە ئەڵمانیا وڵاتانی ئسکندنافی تا ڕادێشی زۆر لە وڵاتانی دەرەوە و دەبێ عراقیەکانی لەو حەقەتە بزانن دەستبردن بۆ ئەو مەسەلەیە بەمانای پشتیوانی نێودەوڵەتی نامێنێ کە پشتیوانی نێودەوڵەتی نەما عراق ئەو عراقی لەسەر پێ نامێنێ بەڕاستی کە عراق ئێمە لە بیرمان نەچێت چەندی جاری لەو کەناڵە بەڕێزی ئێوە ئەوم گوتووە لە ساڵی 1920 بەسەرەوە گەلانی عراقیان دروست نەکردووە بەڵکو وڵاتێکی زلهێزی جیهانی و کات کە بەریتانیا و کە لە فۆرمی سیاسی ئیمپریالیزمی پێدەگوترا بە پاڵپشتی کۆمەڵێک دەوڵەتێتر دەوڵەتی عراقیان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان دروست کردووە عراقیەکان نەبووە بەڵام ئەگەر لە ئێستادا بیانەوێ پیان وای بە عراقی دوای 2003 ئەو عراقی ئەمریکا دروستی کردەوە دەتوانێت بە هەمان خەونی عروبە و سەدام و حرس قەومی و پاشایەتی حکومداری عراق و هەرێمی کوردستان کامل پێمە ئەویان بۆ ناسێتە سەردەم گۆڕاوە واقعەکە گۆڕاوە بەڵێ وە کوردیش ئەوەندە بێکەس نییە کوردیش ئەگەر لە ناو خۆیدا یەکگرتوو بێ من پێمە کۆمەڵە کارتی زۆر بەهێزمان بەدەستەوەیە چکە جێگای خۆشحاڵیە کوردنەک هەر لە کوردستانی عراق لە کوردستانی تورکیا لە سووریا لە کوردستانی ئێران میلەتێکە پاڵپشتێکی نێودەوڵەتی ئەگەر دەستوری قانونیش نەبێ بەڵام هاوسۆزیەکەیە میلەتێکی جوانە گەلێکی جوانە گەلێکە لە بەرەی دژایەتیکردنی تیرۆر و دکتاتۆریەت بە بۆی ئەگەر عراق بیلەوە بکاتەوە لە ڕووی دەستوری لە ڕووی مەدانی ببێت بە عراقی جاران من پێمە خەونێکە نایەتە دی ئەو کاتی ناوچەکە بەگشتی وەردە سەرخێ لە بۆ دۆخێشی نوێ
بەڕێز زیرەک کەمال نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ شرۆڤەکانت و بۆ کاتێ بێمەتاندا.